بۆ ڕای گشتی وەکو دەزانن چەند ڕۆژێکە هێرشەکانی سەر ڕۆژە ئاوای کوردستان بە شێوەیەکی وەحشیانە چڕ بووەتەوە. بێگومان ئەو هێرشانە بۆ سڕینەوە و کۆمەڵکوشکردنی گەلەکەمانە لە ڕۆژ ئاوا و بە ئامانجگردنی هەموو گەلی کوردستانە. بە شێوەیەکی ئاشکرا زیندووکردنەوەی داعشە لە ناوبردنی دەستکەوتەکانی گەلی ئازادی خوازە. ئێمە وەکو گەنجانی باشوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستان لە سۆنگەی بەرپرسیارانەمان بەرامبەر پاراستنی وڵاتمان و بە ئامانجی بەرگریکردن لە ڕۆژئاوا بەشداری سەفەربەری گشتی دەبین. Başure Kürdistan'dan yola çıkarak Rojava'ya seferberliğe katılan iki grup genç dün itibariyle Rojava'ya ulaştı. للروشالاتي كردستان وهاتم لشاري السنة هاتم برمبو روجاوا چون اما بما يعني بيري اما واي اگر روجاوا بشكيت واي كردستان اشكيت وكو خوبرشكاني خرماتو هاتنا چون لشري تيرورستاني داعش لخرماتو لجلولا لخانقين لكركوك شرما كرو دجبه تيرورستاني داعش هاتنا امرو للروجاوا لقل هفال ملا حسن كاك صباح كاك حسن وهفالاني خوبرشكاني دوزي خرماتو استا بريوان بروي دتين بوي برگری بکن برخودان کن لیرا هاتمه bu parasını Kürdistan'ı tenine bu parasını Rojava bir geçti Kürdistan bin xateride bin metrisiye zor gevrede bu ekeci hatime şer bikim. Başure Kürdistan'dan Rojava'ya savaşmaya gitmek isteyen gençlerden oluşan 3. grupta yola çıktı. Otobüsler Süleymanî ve Kerkük'ten bu sabah yola çıktı. ڕۆژئاوا سەرکەوتنی شەوانان بەرامبەر داگیرکارانی